بەڕێزم هەتا نەخۆشم ئەمە بەسم تەنیا خاڵەکە لێرا مەستم خۆم نییە، مەبەستم هەر کەسێک لە ئێمەیە کە ڕووکەینە خزمەکان و کەسەکانی خۆمان. هەتا نەخۆشم ئێش و ئازارم هەیە سەردانیم بکە بۆی بتبینم بە چاوەکانی خۆم، بتبینم فڵان کەس هاتووە بۆ لام، دڵخۆش بم بۆی کە دوو دوعای خێرم بۆ بکات، دڵنیام دوای مردنم دی بۆ لای کەس و کارم سەرخۆشیان لێ دەکەی، بەڵام من ناتبینم. چەند ساڵ لەسەر جێگا کەوتووە یەک کەس نایە بە دەوریا لە هەندێک خزمی خۆی، بەڵام کاتێک کە دەڵێن مردی یەکسەر ڕاکا بۆ لای جەنازەکە، ئەمجا جوان جوان خۆی حازرەکە بۆ تەعزیەکە، نازام چۆن لە ڕووی دێ چێ بۆ تەعزیەکە، نازام چۆن لە ڕووی دێ، ئەوە هیچ حرامە. هەروەکو دنیای چۆن لە ڕووی دێ ئەڕوا بۆ تەعزیەی کەسێک چەند ساڵە لەسەر جێگا کەوتووە خزمێتی ناسیاوێتی نەڕۆشتەوە بۆ لای بە چاوی خۆی بیبینێ، بەڵام ئێستا بۆ تەعزیەکەی لەسەر پێیە. وەڵام من بم لە ڕوو نایە بچم، مادەم زانیمە نەخۆشە و توانیشمە بچم بۆ لای نەشچوومە بۆ لای. بەداخەوە لە گۆڕستان کە جەنازەکە بە خاک دەستپێررێ، خۆ ئەگەر ئەو کەسێک کە لە دنیادا نەخۆش بووە سەردانی بکەی بەخوا تۆ نابینێ، نە لە کاتێکە لە دیار تەرمەکەی تۆ دەبینێ، نە کاتێکە لە گۆڕستانە تۆ دەبینێ. ئەمڕۆ کە ئازاری هەیە بڕۆ دوو دوعای خێری بۆ بکە، ئەمڕۆ سەردانی بکە کە نەخۆشە پێویستی بە تۆیە، پێویستی بە بینینی تۆیە، بڵێ خزمەکەم هاتۆ بۆ لام سەردانی کردومە. کە مردی سەرخۆشی لە کەس و کاری دەکەی، بەڵام بە من چی؟ خۆ من ئاگام لێ نییە کە تۆ هاتوویتە بۆ لای خزم و کەس و کارەکەم، هاتوویتە بۆ ئەو ماڵەی کە پێشتر من تێیدا نەخۆش بوومە، بەڵام نهاتیتە بۆ ماڵە ئێستا دی کە من مردوومە، من ناتبینم. شتەکان خۆشە ئینسان بە چاوی خۆی بیبینێ لە دنیادا، هەندێک شتێ بە چاوی خۆت بیبینە، بەڵام دوای دێ بە لای کەس و کارەکەم بە من چی؟ بۆیە بەڕێزان بەخوا ئەگەر بێتە دیار گۆڕەکەیشم، دیار جەنازەکەیشم بە دڵنیایەوە من نابینیت کە نەخۆش بوومە، بەڵام ئەگەر ڕۆژی خۆی کاتی خۆی بەهاتتایە بۆ ماڵەکەم منت ئەبینی، منیش تۆم ئەبینی، دڵخۆشیش دەبووم. وەک چاکەیەکی گەورەت ئەنجامەدا کە نەخۆشێکت دڵخۆش دەکرد، بەڵام ئەمڕۆ ئەچی سەرخۆشی لە کەس و کاری دەکەی. بۆیە هەتا نەخۆشم سەردانیم کە بۆی بتبینم، دوای مردنم هەرچەنەی بێ بۆ ماڵەکەمان، هەزار جار بێ بۆ ماڵەکەمان ناتبینم، گرنگەوەی ئەمڕۆ سەردانی بکە.